ئەو هێزێکی داگیرکەرە بە هەموو ئەو سیفەتەی کە هەیەی دەوڵەتی تورک بچێتە شوێنێک ناکشێتەوە لەژێر هەر بڕوو بیانوویەک بێ ئەو هێرشانە ئەنجامی زۆر خراپی دەبێ بەڵام خۆشببختانە بەرپەرچی دراوەتەوە و بە ئەطرافی خۆشیان ناوچەکە سەختەواتە شکستیان خواردووە ناڵێن ینی خۆ کەس بەوە ناڵێ بەڵام شکستیان خواردەوە هەر لایەنێکی کوردی ینی هاوکاری ئەو هێزانە بکە وە خیانەتکار هەژمار دەکرێت و خەڵکی کوردستانیش هەموو بارودۆخەکە بە وردی چاودێری دەکەین هەموو لایەکەوە ئەمە خاچی خۆمان خۆش دەوێت بەرگریشمان کردووە دەوڵەتی تورک لە هەموو ژیان یاچوبی هەر شوێنێک ماوەتەوە و دژی خەڵکش چەساندوێت بەڕاستی ڕابردوێش تاڵمان لەگەر شەڕی کورد بە کورد هەیە لەژێر هەر بیادوویەک بێ ئەوجا شەڕی کورد بە کورد دەڵێن تەحریمی دەکەن بەس هیوادارم بە واقعی نەک لە پەناو پسێەوە هاوکاری دژمنان بکرێ ئەو شەڕێکی خۆکوژیە کورد بە کورد سوپای داگیرکەری تورکی ئەگەر یعنی پەکەکەش بشێری بەسێزی و پەکە و باڵێ دوورات پارێزەکان ناشێن بەڵام ئەوە دوایە بۆ سەر هەرێمی کوردستانیش دێتە ویلایەتی مووسڵ لە پەیمان نامەی سیڤەرەوە ئەوانە یعنی دەیانەوێت ساڵی 2023 ئەگەر نەخشەی جیهانی و بەرژەوەندی زلێزەکان با بڵێن ڕێککەوتەوە سەر لە نوێ ئەو شەڕی ئۆکرانیش بەشێک دەبێت لە داڕشتنەوەی خەریتەی نوێی جیهانی هیوادارم هیچ لایەنێکی کوردی ذاتی ئەوە نەکە هاوکاریان بکات داگیرکەری تورکی هەموو خەڵکی کوردستان دژیانە و هەر هیواداریشم بە زووترین کات هەموو هێزە کوردیەکان بەیان نامەچی هاوبەشی وازح و بێ پێچپەنا نەک لە ژێرەوە ئیدادەی با بڵێن هاوکاری بکەن و لە ژێرش با بڵێن ئیدادەی بکەن هیوادارم ئەو غەڵەتە هیچ هێزێک دەیکا ئەوە غەڵەتە کە دەبێتە خیانەت لە مێژووی زافی ڕزگاری خوازی بەڵام من وەکو هاوڵاتیەک دەڵێن ئێمە چیمان لەم سیاسیانە دەوێت جگەل لەوەی کە کۆک بن جگەل لەوەی کە ناکۆکی خۆیان بخەن بەلاوە جگەل لەوەی کە بۆ کۆڵ مەسلحەتی دارایی و ئابووری و کورسی و دەسەڵاتی خۆیان بخەن لاوە لە پێناوی ئەم میلەتەیە یعنی من هەمیشە وتومە گەورەترین زوڵمە تۆ بۆ چارە نووسی 5 میلیۆن 6 میلیۆن هاوڵاتی لەم کوردستانەیە لەم بەشە کوردستانەیە بکرێتە خەتەرەوە لەبەر 5 کەس 10 کەس 15 کەس 20 کەس کاکە حیزبێک بچکۆلەیە یان گەورەیە و کێشەبانە بەڵام میلەتەکە گرنگتر و مهمترە بۆیە تەمەنا دەکەین هەمویان بەو عقلێتە گەورەتر بیرکەنەوە بەو عقلێتە شۆڕژگەڕی کە لە هەشتاکان و نەوەتەکانە هەبوو بەو تموحی کە جارانی و بەو جۆرە کوردایەتی کە جارانی هەموو خەڵکەکەی لەسەر بنیان درابوو باگراوندی خۆیان نەگۆڕن عقلێتی خۆیان نەگۆڕن بۆی ئەو خەڵکەش هێواش بەرەو ئیسراحەت و ئاسوودەی و ئارامی بچی و بەردەوام لە قەیران بۆ قەیران و لە بێتاقەتی بۆ بێتاقەتی نەچین ئەو کەسانی کە سەرپەرشتی وڵاتی خۆمان دەکەن بێبەشت نین لە هجووم بەبەشت نین لە توانج بێبەشت نین لە تالیە بێبەشت نین لە پلان و پیلانگێڕی ئێمە بەداخەوە بۆ کوردستانی خۆمان و بۆ دەرەوەشە پیلانگێڕی و دژمنایەتیمان ناوخۆیش و دەرەوەشمانێ زۆر بەداخەوە تەمەنا دەکەین ئینشاءالله تەعالا هەموویان ئەوانی کە بەرپرسن دەسەڵاتدارن هەم پلانێکی پرۆگرامێکی باش و چاکیان بۆ خۆیان هەبێت هەم پلانێکیان بۆ وڵات هەبێت هەم پلانێکیان بۆ بەڕێوەبردننی ژیان هەبێت چۆن زۆر جار و تومە تۆ پلانت نابێت تووشی پیلانگێڕی دەبێت یعنی کاتێکە پیلانێکی زۆر باش و چاک و مەزبوطت نابێت بە دڵنیاییەوە پلانگێڕێکت بۆ بەرامبەر دەکرێت ئێمە لە وڵاتی خۆمانە وا دەیبین کاتێک پلانێکی دارایت نابێت پلانگێڕی دارایت بەسەرا دەکەن کاتێکە پلانت بۆ ئاو نابێت ئاو بەرامبەرت بەکاردێنن کاتێکە پلانێکت نابێت بۆ زەوی و چۆن بەڕێوەبردننی ئیداری زەوی کوردستان بە دڵنیاییەوە پلانگێڕی بەرامبەر بە زەوی کوردستان دەکرێت تەنان تا کاتێک پلانێکت نابێت بۆ پەرلەمان بۆ وڵات بۆ مەملەکەت کەوا چەند ئیشی سیاسەکانە زۆر کەمتر ئێمە تەداخل دەکەین بەڵام بە دڵنیاییەوە وای لێ دێت سیاسەتی وڵات مەملەکەت و زۆر جار بێتاقەتی و ناڕەحەتی ڕوو لە وڵاتە